ناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێیە لا مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویستە ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەت پێکەوە تاوتوێ دەکەین و قسەی لەسەر دەکەین بۆیە ئەمڕۆ بابەتەکانمان تایبەتن لەسەر ڕیکۆردە تایبەتەکانی مەسی لەسەر پورتوگال لە مۆندیالی ئەمساڵ و لە یاری ئەمڕۆ و کۆمەڵێک بابەتی دیکە تایبەت بە ڕیکۆردەکانی مۆندیال و تایبەت بە ڕکابەرەکانی مۆندیال لە بەرنامەی ئەمڕۆیە بۆ ئامادەکردوون و پێکەوە قسەی لەسەر دەکەین و تاوتوی بابەتەکانی لەسەر دەکەین. دێمە لای تەوەرەکانی ئەمڕۆ باڵای هەمووان ڕوون بێت چونکە ڕووداوگەلێکی گرنگیشمانێ سەبارەت بە مەرکاتۆیش بامان شۆ قسەی لەسەر دەکەین. لە مۆندیال شۆی ئەمڕۆ باسی چی دەکەین؟ مەسی بووە گۆڵکاری مێژووی مۆندیال و قسەیکی تایبەتی لەسەر دەکەین. مۆندیالی 2026 و فیستیڤاڵی گۆڵ کامە بابەتێکی گرنگە لەسەر بوونی ژمارەیەکی ڕێژەی زۆری گۆڵ. ئەرلینگ هالاند و ژمارە پەیوانەیەکان کە تایبەتی کردووە کە بەرەبەیانی ئەمڕۆژ ئەرلینگ هالاند و گۆڵی بەرامبەر بە سەنیگالیش تۆمار کرد. باشترین ئەنجامی هەڵبژاردەی پورتوگال لە مێژووی مۆندیالەکاندا پرسیارگەلێکە ئایا پورتوگال وادە کراوە و پەیوەستە کراوە بۆی کە نازناوی مۆندیال بەرێتەوانێ بەڵێ ئێمە چاوێک بە ڕابردووی پورتوگالە خوێنینەوانێ و چاوێکی بە مێژوو ڕابردووی پورتوگالە ڕوین بزین دەگەینە چی دەگەینە چ واقعەت. کۆمپانیای لیڤایس چۆن گۆڵی لە فیفا کردووە ئەکرێت لە مۆندیالەکان هەمیشە فیفا گۆڵ لە کۆمپانیا بازرگانیەکان بکە بەڵام ئەم جارەیان شتێکی عکس ڕووی داوە لە مۆندیال شۆی ئەمڕۆیە باسی و خاڵەتان بۆ دەکەم و واقسەی لەسەر دەکەین. سەرەتا دەچمە لای ئەنجامی یاریەکانی دوێنێ شەو کۆمەڵێک یاری بەڕێوە چوون کە تێیدا ئەنجامی یاریەکان گەراوکارانم گرافیکی ئەنجامی یاریەکانمان بەدەست بە هەڵبژاردەی ئەرژەنتین بە سەرکردایەتی لیۆنێل مێسی بە 2 گۆڵی بێ وەڵام لە هەڵبژاردەی نەمسای بردەوە بە مەژ ئەرجەنتین پێشەنگ و یەکەمی گروپەکەی یەکلا کردەوە و گەیشتە قۆناغی 32. هەڵبژاردەی فەڕەنسا بە 3 گۆڵی بێ وەڵام لە هەڵبژاردەی عێراقی بردەوانێ بەم شێوەش فەڕەنسا گەیشتنی بە قۆناغی داهاتوو سۆگەر کرد بەڵام یەکەمی گروپەکەی هێشتا یەکلانە بۆ تۆ چونکاری لەگەڵ نەرویج جاماوە و عێراقیش لە بەرامبەر سەنیگالە هەوڵی سەرکەوتنەیە بە هەموو سەرکەوتنێکی عێراق لەو یاریەدا پلەی سێم وەردەگرێت واتە فەڕەنسا و نەرویج لەم گروپای گەشتیان بە قۆناغی داهاتوو سۆگەر کردووە. عێراق و سەنیگال کامیان بردیانەوانە سێمی گروپەکە دەبن و دوای چاوەڕێ دەکەن. هەڵبژاردەی سەنیگال لە بەرەبەیانی ئەمڕۆیە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بەرامبەر هەڵبژاردەی نەرویج شکستی خوارد. هەڵبژاردەی جەزایر دوای شکستەکەی بەرامبەر بە ئەرجەنتین بەرامبەر بە ئوردنیش جێمی یەکەم بە گۆڵێک لە دوا بوو بەڵام جێمی دووەم گەڕایە و 2 گۆڵی تۆمار کرد. لەم کۆمەڵەیەش ئێستا جەزایر خاوەنی 3 خاڵە ئوردن هیچ خاڵێکی نییە و نەمساش خاوەنی 3 خاڵە. یاری داهاتووی نێوان جەزایر و نەمسا یەکلاکەرەوە دەبێت بۆ دیاریکردنی پلەی دووەم و سێمی ئەم گروپە و باگەرێکی زۆر ئوردن یاخودەر ئوردن ماڵاوی لە یاریەکانی مۆندیال کردو بە شێوەی لە ڕکابەری مۆندیال نەما کە لە کۆتاییدا ڕوبەڕووی ئەرجەنتین دەبێتەوە. ئەم شەو کۆمەڵێک یاری دیکەمان هەیە. کاژمێر 8 هەڵبژاردەی پورتوگال ڕوبەڕووی هەڵبژاردەی ئۆزباکستان دەبێتەوانێ. پورتوگال بە کۆمەڵە پرسیارگەلی زۆرەوانێ هەڵبژاردەیەکی یەکسان لە یەکەم یاری و هەڵبژاردەیە کە یەکەم یاری شکستی خواردووە بەرامبەر کۆلۆمبیا. هەردوو هەڵبژاردە براوەکەی کۆمەڵەکە ئینگلتەرا و غانا لە کاژمێر 11 شەو ڕوبەڕووی یەک دەبنەوانێ و کاژمێر 2 شەو هەردوو هەڵبژاردە شکست خواردووەکە پەنەما و کرواتیا ڕوبەڕووی یەک دەبنەوە بۆ ڕکابەری بە دەزێنانی یەکەم 3 خاڵ و دواتریش هەڵبژاردەی کۆلۆمبیا ڕوبەڕووی هەڵبژاردەی کۆنگۆ دەبێتەوە لە بەرەبەیانی کاژمێر 5 و دوای ئەمە یاری یەکەمی یاخود دووەمین یاری قۆناغی کۆمەڵەکان بە کۆتا دێت و لە سبەی شەوەوانێ دوو یاری لە یەککادا کۆمەڵەکان یاریەکانی خۆیان ئەنجام دەدەن و دەگەینە یاری سێمی کۆمەڵەکان کە تێیدا کۆمەڵەتی گەشتیان بە قۆناغی داهاتوو سۆگەر کردووە و کۆمەڵەتی بە جۆرێ لە جۆرەکان چاوەڕێی ئەنجامی ترەکەن. بابەتی یەکەم وەکو بۆم باسکردن مەسی بووە گۆڵکاری مێژووی مۆندیال بەسەر چاو دواتر بەپی تواناش وەڵامی کۆمنتەکانەینەوە بەبان چاو. بابەتەکان لەسەر مێسی و توای 2 گۆڵی لە نەمسای تۆمار کرد ستایشەکان زۆر بوون لەولا ڕالفرانجنیک شایەتی کرد و لەولاوە کلۆب ستایشی کرد و هەمووان قسەیان لەسەر کرد و بابەتیان لەسەر وت بەڵام من پێشەوەی بچمە سەرەمە من لێرە ستایش ناکەم و قسەش ناکەم ئەڵێم ئەم دیێڕاڵم ئەڵێم بەرامبەر ئەو ئاستەی میسی پێشکەشیەکە بێدەنگبوون جوانترین ستایشە بۆ مێسی چونکە هەر وەسف و هەر ستایشێک شیاو بۆ ئاستە نییە کە پێشکەشیەکە شیاو بۆ قوربانیە نییە کەیە ئەمە قسەی یەکەم و قسەی دووەم
خۆشبەختن ئەوانەی کە یاری مێسییان بینیوە بەڵام بڕوا بکەن گوناحترین کەس لەم بینیان مێسیە. مێسی گوناحترین کەسە لە تۆپی پێ چونکە بە ملیۆنەها هاندەر چێژ و خۆشی لە یارەکانی مێسی وەرەگرن بەڵام مێسی خۆی کە یاریە کاماندۆ بێ خۆی و چێژە لە خۆی وەرناگرێت. ینی من بەم دووەسفە کۆتایی بەم باتەیەنم و ئیتر ینی بابەتی وەسفی میسی و مەوای کرد من حەزم بە منیە بەم دوو قسەیە بێدەنگی لە بەرامبەر ستایشکردنی میسی جوانترین وەسفە چونکە ناتوانین بە قسە بکەی و دووەمینیشیان مێسی هۆکارە بۆ دڵخۆشکردنی ملیۆنان کەس لەسەر گۆی زەویدا بەڵام خۆی گوناحە خۆی چێژ لەو خۆشیە نبینێت کە خۆی ئەیا بە چواردەورەکەی بەڵکو خۆی تەنها ماندووبوونی پێبرێ لە نێو یاریگا و خۆماندووکردنە خۆی ئەو چێژەی خۆی نبینێت. مێسی بۆ گۆڵکاری مێژووی مۆندیال 6 مۆندیال بەشداری کردووە 28 یاری لە یاریەکانی مۆندیالا کردووە 18 گۆڵی تۆمار کردو مێسی لە کۆی سەرجەم بەشداریکردنەکانی لە مۆندیالا 18 گۆڵی تۆمار کردووە. طبعاً مێسی شەوی ڕابردوو بەرامبەر بە نەمسا 2 گۆڵی تۆمار کرد کە بەمەش بوو بە گۆڵکاری مێژووی و پێش دەستپێکی مۆندیالە مێسی خاوەنی 13 گۆڵ بوو لە کۆی گشتی مۆندیالەکانە بەڵام یاری ڕابردوو ئاتریچی کرد و هەروە یاری دواتریش 2 گۆڵی تۆمار کرد بەمەش مێسی ژمارەکەی کلۆزەیشکان بووە گۆڵکاری مێژووی مۆندیال و مێسی 6 یاری لەسەرێکە گۆڵی کردو بوو بە سێم یاریزان لە تاوی مێژووی مۆندیالەکان کە بتوانێت لە 6 یاری لەسەرێکدا گۆڵ تۆمار بکات. ناوبرا و چووە ناو لیستێکی زۆر کورت و مێژووی کە تەنیا هەرێکە لە جۆس فۆنتنی فەڕەنسی 1950 گارزینەوەی بەرازیلی لە ساڵی 1970 داین ئەوە مێسیشی بۆ ئیسابە بوو. طبعاً گۆڵەکانی مێسی لە مۆندیالی ساڵی 2006 خاوەنی 1 گۆڵ بوو کە بەرامبەر هەڵبژاردی سربیا تۆماری کرد. لە مۆندیالی ساڵی 2010 ئەگەرچی ئەرجەنتین گەیشتە قۆناغی چارێکی کۆتایی بەرامبەر باڵمانیا بە 4 گۆڵی بێ وەڵام شکستی خوارد بەڵام مێسی هیچ گۆڵێکی لەو مۆندیالەدا تۆمار نەکرد. لە مۆندیالی 2014 کە ئەرجەنتین گەیشتە یاری کۆتایی مێسی گۆڵێکی بەرامبەر بە بۆسنە تۆمار کرد و هەروە گۆڵێکی بەرامبەر بە ئێران تۆمار کرد و 2 گۆڵیشی لە نەیجیریا تۆمار کرد بەڵام نە قۆناغی 16 و نە 8 و نە 4 و نە نیایی گۆڵی تۆمار نەکرد 4 گۆڵی لەو مۆندیالە تۆمار کرد. مۆندیالی 2018 بامان شێو مێسی گۆڵێکی تۆمار کرد لە قۆناغی کۆمەڵەکان کە بەرامبەر نەیجیریا تۆمار کرد. مۆندیالی 2022 مێسی لە قۆناغی کۆمەڵەکان 2 گۆڵی تۆمار کرد بەرامبەر بەریەکە لە هەڵبژاردەکانی سعودی وەروە هەڵبژاردەی مەکسیک و لە قۆناغی 16 بەرامبەر بە ئوسترالیا گۆڵی تۆمار کرد و لە قۆناغی 8 بەرامبەر بە هۆڵندا گۆڵی شۆسیستیشی تۆمار کرد و لە قۆناغی چارێکی نیوەی کۆتایی بەرامبەر بە کرواتیا گۆڵی تۆمار کرد و ئاسیستیشی کرد و هەروە لە قۆناغی یاری کۆتایی مۆندیالیشدا مێسی 2 گۆڵیشی تۆمار کرد. واتە 2022 درەوشانەوەکەی مێسی بوو کە تەنها لە یاری بەرامبەر بە پۆڵندا گۆڵی تۆمارکردن نەکرد کە لێدانێکی سزایدا. ئەم مۆندیالە تاوکو ئێستا 5 گۆڵی تۆمار کردووە لە 2 یاریدا کە یاری یەکەم هاتریکی نووسیوەتەوە و یاری دومیش بەرامبەر بە نەمسا 2 گۆڵی تۆمار کردووە. طبعاً ئەمە دەستپێکێکی نمونەیە بۆ ئەرجەنتین کە لە ڕابردوو لە مۆندیالی 2014 توانیوێتی و سەرکەوتنە تۆمار بکە کاتێک 2 یاری لە سەرێکی مۆندیال بەرێتەوانێ و یەک تایبەتمەندی هەیە بۆ ئەرجەنتین بە دەرلەوەی کە مێسی یاخود لە ئەرجەنتینا مێسی شایانی ستایشە بەڵام هێڵی بەرگری و دوو ئیرتیکازەکەی ئەرجەنتین چ دی پاول چی ماکالیستەر شایانی ستایشکردنن بە مارتینێزی گۆڵپارێزەوە چونکە ئەرجەنتین 2 یاری لەسەرێکە کلینشیتە کە ئەمەش یەکەم جارە لە مۆندیالی 1990 ڕووبدات کە ئەرجەنتین لە 2 یاری دەستپێکی مۆندیالیا بە کلینشیتی بێتە دەرەوانێ و گۆڵی لێ تۆمار نەکرێت. بەڵام سەرەڕایەمەش ڕیکۆردێکی نەرێنیە چۆن ئێمە باسی ئەوەیە کە باسی ڕیکۆردە تایبەتەکانەکەین لە هەمان کادا ڕیکۆردێکی بابەتیشمانەیە ینی مێسی ناوێ ئەم ڕیکۆردانە هەمووی ڕیکۆردە جوانەکان بەناوی خۆی بێ و ناشینەکانی شەر ناوی خۆی لەسەرەوە بێ. تەواو ڕیکۆردێکمانەیە ئەڵێ مێسی بۆ یەکەم یاریزان لە مۆندیالی 2026 کە لێدانی سزا لەدەست بدات و ئەمە یەکەم لێدانی سزای مێسی بوو بیفەوتێن لە دوایەکەی پۆڵندا چونکە لە 22 پەنارتی فەوتان و مێسیش بەموو بووە کە زۆرترین یاریزان کە لێدانی سزای جێبەجێ کرد لە مۆژی و مۆندیالەکانە واتە هیچ یاریزانێک هێندەی لیۆنێل مێسی لێدانی سزای جێبەجێ نەکردووە کە 7 لێدانی سزایە
و زۆرترین یاریزانیشەکە لێدانی سزای لەدەست داوە کە تێیدا لە مێژوودا 3 لێدانی سزای لەدەست داوە بەرامبەر بە بۆسنە لێدانێکی سزای لەدەست داوە بەرامبەر بە پۆڵندا لێدانێکی سزای لەدەست داوە بەرامبەر بە نەمساش شەوی ڕابردوو لێدانێکی سزای لەدەست داوە. عێراق هیوای ماوە کاگاوکاریجان بڵێ عێراق هیوای ماوە. عێراق لە کۆتاریدا بەرامبەر بە سەنیگال ئەگەر بیباتەوانێ بەم جۆرە عێراق بێتە خاوەنی 3 خاڵ بەڵامی تر دوای لە ڕکابریە مێنێتەوە لەگەڵ گروپەکانی تر ئایا لەو هەژەڵ بژاردەیە بێت کە بە پلەی سێم سەردەکەوێت. کاکەدارا لە خۆشتین چێژەوەی بەرامبەر دڵخۆش پێ من پێم وتیوتم مەسی ئەوەی کردووە بەڵام خۆی بۆ خۆی نایبینێ و خۆشترین چێژ تاوان هەموو شتێکیش لە دەستکەوت یاری لە هەموو شتێکا سەرەتاکەی بۆ خودی خۆت ئەنجە بۆ خەڵکەکە بەڵام جیاوازەکەی مەسی لەوەیە ئەو هەموو خۆشیەکانی زیاتر بۆ خەڵکەکەی وەک لەوەی کە بۆ خۆی بێ. باش ئەمە بابەتی گۆڵەکانی مەسی و هەروەها ئەو ڕیکۆردانەی کە شەوی ڕابردوو تۆماری کرد لە یاریەکەیان بەرامبەر بە نەمسا. ئێمە لە مۆندیالی 2026 چیمان هەیە؟ بەرزبوونەوەی ڕێژەی یاریمان هەیە. یاریەکان دەگاتن سەر و 100 یاری کە ئەمە یەکەم جارە بە بوونی زیادبوونی هەڵبژاردەکانەوە. قۆناغێکیش لە مۆندیال زیای کردووە کەیۆ بزانن ئێمە کۆمەڵەکان لە مۆندیالە 4 کۆمەڵەمان زیای کردووە کە 4 کۆمەڵە زیاکە بەس لە قۆناغی یەکەمە حسێبی 6 یاری بکە 4 6 24 ینی 24 یاری بەس لە قۆناغی کۆمەڵەکانە زیای کردووە. باشە دوایەوە لە قۆناغی 32 ژێمە 16 یاری تر زیاکە ئەمەش هەموو بەڕێزبوونەوەی ڕێژەی یاریانەی لە چاو مۆندیالەکانی ڕابردوو و ئەمە چی کردووە؟ ئەمە وای کردووە ڕێژەیەکی گۆڵی زۆر دروست بێ. لە ئاستی مۆندیالەکەی نێناوەتە خوارەوە نەخێرە قسەیە هەر غەڵەتە چونکە ئێمە تیپەکانمان هەیە ئەگەر یاریکیش گۆڵی زۆریان لێکرا بێ یاری دواتر ئاسێکی بەرزیان پێشەوە. بۆ نمونە قەتەر یاری کەنەدا 6 گۆڵی لێکرا بەڵام لە ئەنجامێکی مێژوویە ناوە لەگەڵ سویسرا یەکسان بووە و ئەگەریش هەیە بگاتە قۆناغی داهاتوو. بۆ نمونە ئێمە سعودیەمان هەیە یاری یەکەم 4 گۆڵی لێکراوە بەڵام لەگەڵ ئۆروگوای یەکسان بووە. بۆ نمونە ئێمە کۆراسا ئەڵمانیا 7 گۆڵی لێکردەوە بەڵام یاری دوای ئەوە لەگەڵ ئیکوادۆرا یەکسان بووە. بۆیە یعنی ڕاستە گەر گۆڵێکی زۆریش تۆمار کرابێ بەڵام هەڵبژاردەکان ئەوە نییە بۆ هەر سێ یاریەکە ئاسێکی خراپیان هەبوو بێ. دەچمە سەر فیستیڤاڵی گۆڵ لە مۆندیالە بەراورد بە هەمان ماوە لە مۆندیالەکانی پێشوو ژمارەی گۆڵ بە ڕێژەی لە 125 زیادی کردووە بەراورد بە هەمان ماوە قۆناغی کۆمەڵەکان لەگەڵ ڕابردووە بە ڕێژەی لە 125 ڕێژەی گۆڵ لە مۆندیالەکانە زیادی کردووە. لە یەکەم 40 یاریدا 121 گۆڵ تۆمار کراوە. لە یەکەم 40 یاریدا 121 گۆڵ تۆمار کراوە لە کاتێکدا مۆندیالی قەتەر کە خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵ بوو لە کۆی 64 یارەکەی کە ئەنجام درا 172 گۆڵ تۆمار کرا. یعنی ئێمە واریدا نەگەینە ئەو 64 ئینەش لە کاتێکە ئەمە وتمان لە مۆندیالی قەتەرا کاتێکی زیاتراوی زیاترمان هەبوو. لە مۆندیالی قەتەرا وەکو تەوقیتی یاریکردن نەگەوی تۆپ لە یاری یادابێ وەکو تەوقیتی یاریکردن کاتێکی زۆر یاریکە چونکە ئەوە کاتە زیاتراوەکانی مۆندیالی قەتەرتان بیرە 10 خولەک و 11 خولەک و 9 خولەکۆش بەڵام لەم مۆندیالەیە ئەگەرچی 3 دەقەوەستانی تایە ئەو خولەکانی کە وەکو کاتی بە فیڕۆچووی رێ زۆر کەمە. ینی زۆر کەمە و زۆر کەم خولەکی بە فیڕۆچوو دەدرێت بە کاتی یاریەکان ینی سێرەکی 3 دەقەوەستن داوەڕە لە 5 دقیقە کاتی یانی تۆ 2 دقی زافی داوە چونکە 3 دەقەوەستانی تیا لە نێوان گێمەکانە. بۆیە ئەمە وای کردووە کە ینی فەرقی زۆر بێ لە ڕووی کاتانێ. خاوەنی ڕیکۆردی زۆرترین گۆڵ 172 گۆڵە لە 64 یاریدا کە ئەگەر تەوقیتی یاریکردنەکان وەرگین ئەم 40 یاریە زۆر کەمترن لە 40 یاری بەراورد بە یارەکانی قەتەر تەوقیتی یاریکردن مەبەستم کاتەکانی یاریکردنە کە ئەمە جیاوازیە لەگەڵ مۆندیالی قەتەرە. تەشمە گرافیکی دواتر بابەتێکمان هەیە لێرە زۆر سەرنجڕاکێش. لێرە دەوترێت نهێنیەک هەیە لە پشم گۆڵە زۆرەی کە لە مۆندیالەیەکی بەدەر لەوەی کە ئێمە بڵین یاریەکانمان زیاد کرد ئێمە گەر بەراورد دێم 40 یاری بە 40 یاری قەتەرکەین ڕێژەکە بەرزترە. بۆچی وتی 125 ئەڵێن چەند نهێنیەک هەیە بۆیە ڕێژەی گۆڵەکان زیاد کرد. نهێنیەکان چین؟ ئەڵێن تۆپە نوێەکەی فیفا چی دەوترێت لەبارەی ئەمەوانێ؟ ئەڵێن زۆرێک لە یاریزان ڕانەران ئاماژە بۆ دەکەن تۆپەکە هۆکاری سەرەکیە بۆم ڕێژە گۆڵە زۆرە. ئەم تۆپە درومانی قوڵ دروست کراوە کەوا لێ دەکات لە کاتی فرندا جێگیر بێت و زۆر خێراتر بگاتە کۆڵ. ڕالف ڕانجنیکی ڕانەری نەم ساڵێکی ئەڵێ ئەم تۆپە وەک فیشەکی تۆپ قەزافە وایە
ئەگەر بەهێز و لە گۆشەیەکی گونجاو لێ بدەیت گۆڵپارێز زۆر بە زەحمەت دەتوانێت بەرپەرچی بداتەوە. ینی لە نمونەی گۆڵەکەی ئەمپاپی شەوی ڕابردوو باس لەواکە گەرم تۆپە بەهێزەوە لێ بدرێ بەرەو زاویە بڕوە جێڕانەوەی بۆ گۆڵچی زۆر قورسە واتە هێزی لێدان ئەفزەلیەتیە بەسەر هێزی گەڕانەوە. ئێمە ماوەی ڕابردوو گلەیمان هەبوو لە گۆڵپارێزیان و وەڵا تۆپەکە دەستی بۆ دەستچێش قورسە و کە لەم سووەم شتانی مەزمونی ئەگەر سەرێکی شێوازی تۆپەکەگەن بۆی ئەو درومانە قوڵی کە بووی کراوە ئەمە وا دەکات لە کاتی لێدانە ئەم تۆپە بە هەواوە خێرایی زیاتر بێ. یعنی ئەگەر ببینن ئەم مۆندیالە تۆزە گۆڵی ئەم جۆرەمان هەیە ینی سەیری نمونەی مێسیشکەن ئەسە مێسیش گۆڵەکەی بەرامبەر بە نەم ساکردی خۆتۆپەکە زاویەی نەگرت لیان ناوڕاستی گۆڵ بەڵام کاتی ئەم تۆپە بەرزە بێتەوانێ بە من بەڵگەی لەسەرم قسەی لەوەی کە هێزێکی زیاتر دەدرێ بە تۆپەکە هێزێکی جیاواز لە تۆپەکەی وەرەگیرە لە یاری جەزایر ینی بۆ کۆمەڵە گۆڵ لێدانە ڕاستەوخۆکەی کاپڤەردی ینی ئەگەر دیقەتی ئەم گۆڵانە بدەن دەردەکەوێت لەوەی کە ئەم تێبینێت تا حدێک تەواو بۆ بەرزبوونەوەی ڕێژەی گۆڵ خاڵێکی دیکە پشووی ئاو خواردنەوەی کە زیادکردنی کاتی پشوو بۆ ئاو خواردنەوە لە ناویارەکان وزەی زیاتری بە یاریزانەکان بەخشیوە بۆ هێرش بردن و دەوتێتە و پشووی کە لە نێوان جێمەکاندا وەردەگیرێت وای کردووە کە بە شێوەیەکی باشتر یاریزانەکان بێنەوە یاریگا و بە شێوەیەکی باشتر ڕۆڵی خۆیان بژێڕن و هۆکارێکی سەرەکی ترە بۆی کە ڕاستەوخۆ لە دوای پشۆکان کە ناوانی ڕێژەی گۆڵکردن ڕۆیە. من یەکێک لەو یارانە یاری سویسرا و بۆس نەبوو کە هەتاوەکو پشوو کە لە خوڵێکی هەفتا وەرگیرا هیچ گۆڵێک تۆمار نەکرا بوو واتە یارەکە هیچ بەهیچ ڕۆی بەڵام لەو نێوانە هەتاوەکو خوڵێکی 94 گۆڵ 5 گۆڵ لە یارەکە تۆمار کرد چونکە سویسرا 4 و 1 بردیوانێ 5 گۆڵ لە 20 خوڵێکی کۆتایی یارەکەی تۆمار کرا کە ڕەنگە ئەمەژەم تێبینێش لە جێی خۆیان بێ. گرافیکی دواتر چیمان هەیە باڵادەستی پرێمەرلیگ تاوەکو ئێستا تام دقی ئێمە قسەی تیاکەین ئێمە چیمان هەیە باڵادەستی یاریزانەکانی پرێمەرلیگ و یانەکانی پرێمەرلیگمان هەیە لە مۆندیالە هیچ خولێک یاریزانەکانی هەندێک یاریزانەکانی پرێمەرلیگ باڵادەست نین لە مۆندیالە چۆن 28 گۆڵ لەلایەن یاریزانەکانی پرێمەرلیگەوە تۆمار کراوە 28 گۆڵ بەس یاریزانەکانی پرێمەرلیگ تۆماری کردووە کە بەرزترین ڕێژەیە یاریزانی خولێک تۆماری کرد بێ و سەرجەم گۆڵەکانی یاری نێوان سوید و هۆڵندا کە 5 بە 1 بوو سەرجەمیان یاریزانەکانی پرێمەرلیگ تۆماریان کرد سەرجەمیان یاریزانەکانی پرێمەرلیگ تۆماریان کرد بەڵام لە ڕووی یانەکانەوانێ ژمارەکان چۆنن گرافیکی دواتر گەر بچێتە سەری لە ڕووی یانەکانەوانێ ژمارەکان بابەتێکی دیکە ئێمە ریال مەدریت یاریزانەکانی کە ئەگەرچی کەمترین بەشداریان هەیە بەڵام زۆرترین گۆڵیان تۆمار کردو چۆن لە ڕیال مەدریت یاریزانەکان ڕیال مەدریت 7 گۆڵیان تۆمار کردو کیلیان ئمباپێ خاوەنی 4 گۆڵە ڤینیسیۆس جونیۆر خاوەنی 2 گۆڵە و جود بیلینگامیش خاوەنی گۆڵەکەواتە بە 3 یاریزانم 7 گۆڵیان تۆمار کردو یاریزانەکانی لیڤەرپوڵ 5 گۆڵیان تۆمار کردووە کە بێگومان کۆدی گاکپۆ 2 گۆڵی تۆمار کردووە و محەممەد سەلاحی ژەگەرێمە حسابیکەینەوە لە لیڤەرپوڵ لەبەروی هێشتایانێکی ترینە دۆزیێتەوە محەممەد سەلاح لەسەر لیڤەرپوڵ حسابیەکەینەوە گۆڵێکی تۆمار کردووە ڤاندایک بە هەمان جۆر گۆڵێکی تۆمار کردو ئەلێکساندەر ئیزاکیش گۆڵێکی تۆمار کردووە کە دووەم ڕێژێ یاریزانەکانی یانی ئینتەر میامی 5 گۆڵیان لە مۆندیالا تۆمار کردو یاریزانەکانی یانی ئینتەر میامی ئەمریکی یعنی سەریکە یاریزانەکانی ئینتەر میامی بەشداریان لە مۆندیالە لە میلان زیاترە لە چەڵسی زیاترە لە ئەرسیناڵ زیاترە لە بەرشەلۆنە زیاترە یاریزانەکانی ئینتەر میامی بەشداری کاریگەریان لە هەموو یانانەی من ناومێنان بەشداریان کاریگەرترە لە مۆندیالە 5 گۆڵیان تۆمار کردو بەڵام هەر 5 گۆڵەکەی یاریزان کردوێتی کە لێۆنێل مێسیە یاریزانەکانی بایر مونیخ ئەگەر چی جارێ دووەمیاریان نەکردووە نە دیاز کردوێتی دووەمیاری تەنها ئۆلیسیە دووەمیاری کردووە نە هاریکین کردوێتی بەڵام تاوەکو ئێستا 4 گۆڵیان تۆمار کردووە لە پاڵەوانتیە کەم 4 گۆڵی یاریزانەکانی بایرنیش هاریکین خاوەنی 2 گۆڵێتی جەمال موسیالا خاوەنی گۆڵێکێتی و لویس دیازیش خاوەنی گۆڵێکێتی ئەمە ڕیکۆرد و تایبەتمەندی ئەو یاریزانانن یاخود ئەو گۆڵانن کە لە مۆندیالی ئەم ساڵدا تۆمار کراوە تاوەکو ئێستا تاوکۆم دقی من بەرنامەکەتان پێشکەشەکەم تاوەکو ئێستا یاریزانانی پرێمەرلیگ بە تۆمارکردنی 28 گۆڵ ڕێژەی بەرزترین گۆڵیان گرتووە لە مۆندیالە و هەروەها
یاریزانانی ڕیاڵ مەدرید زۆرترین ڕێژەی گۆڵیان تۆمار کردو بە تۆمارکردنی 7 گۆڵ تاوەکو ئێستا و هەروەها یاریزانانی ئینتەر میامی لایەنەکانی میلان و ئارسناڵ و بەرشەلۆنە و کۆمەڵێ یانی دیکە گۆڵی زیاتریان لە مۆندیال تۆمار کرد کە 5 گۆڵە بەڵام جیاوازەکەی وێ هەر 5 گۆڵەکە یەک یاریزان کردوێتی کە لێنێڵ مەسیە. ئەمە کۆمەڵی ئامار و داتای تایبەت بوو بە مۆندیالی ئەم ساڵ و بەراوردێک لەگەڵ مۆندیالی قەتەر. ڕووداوە مێژوویەکان کۆلی لێ نایە بۆ باسی لە یەکەم ئەو ڕێکۆردانەی کە تۆمار کراون چونکە ئیشی ئێمەوەکو وتومانە ئێمە گرنگی بەو بابەتانە دەدەین کە هەواڵی بڵاو ناکرێتەوانێ و هەروە شیکاریشی بۆ ناکرێت ئێمە هەوڵ دەدەین تەواوکەری ئەو بابەتانە بین و هەموو تەکمیلی ئەو ئیشانە بین کە هاوڕێکانمانێکن بۆیە ئێمە بە دوای کۆمەڵە شتی جیاواز ئاگەڕین کە بۆیەوەی بینەری خۆشەویستی دابین بکەین و نیشانتانی بین وەش بتوانن زانیاریەکانتانی لێوە فراوان کرد. باش ئازیزانم دەچمە سەر بابەتێکی دیکەم کە ئەویش ئەرلینگ هالاند و ژمارە پێوانەیەکانە و تایبەتی لە مۆندیالە. ئەرلینگ براوت هالاند گۆڵکارە مێژوویەکەی نەرویج ئەو گۆڵکارەی کە ڕێژی گۆڵکردنی بۆ هەڵبژاردەکەی لە ڕێژی یاریکردنی زیاترە. هالاند بەرەو وەحش و بەرەو زەبەلاحێکی گەورە ڕوا لە تۆپی پێە چونکە زۆر قورسە تۆ یاریزانی هەڵبژاردەی چووک و نەرویج بی بەڵام ڕێژەی گۆڵکردنت لە ڕێژەی یاریکردنت زیاتر بێ بۆ هەڵبژاردەی وڵاتەکەت. ئەمە شتێکی زۆر قورسە چونکە دایم دەرفەتی دەرکەوتن لە وڵاتدا کەمترە وەک لایەنەکەت چونکە تۆ کەم لەگەڵ وڵاتەکە تاریەکەی وە دایم ڕیکۆردی ئامار لەگەڵ هەڵبژاردەکەتا زۆر گەورەترە لە ڕیکۆردی لەگەڵ یانەکەتدا. دایم ڕیکۆردی هەڵبژاردە بە جۆرێکی تر ناوێنرێ بە شێوازێکی تر ناوێنێت تایبەتمەندێکی زۆر گەورەی هەیە. بەرحاڵ ئەچمە سەر هالاند و ژمارە پێوانەیەکانی. هالاند بووە شەشەم یاریزان لە مێژووی مۆندیالدا کە لە 2 یاری یەکەمی دەستپێکی مۆندیالدا 2 گۆڵ زیاتر بکات. یعنی هالاند کە بەشداری مۆندیالی کردووە بە یەکەم یاری و بە دووەم یاری لە یەکەم بەشداری کردنیە بۆتە یەکەم یاریزان کە لە یەکەم بەشداری مۆندیالیا لە 2 یاری سەرەتای ڕێژەی 2 گۆڵ زیاتر تۆمارکە کە خۆتان زانن سالاند خاوەنی 4 گۆڵە. ئەمە خاڵێک و هەروەها بووە یەکەم یاریزانی نەرویجی کە لە 2 یاری لەسەرێکی مۆندیالدا گۆڵ تۆمار بکات. واتە هیچ یاریزانێکی نەرویجی نەیتوانیوە لە کۆی بەشداریکردنی لە مۆندیالەکاندا لە 2 یاری لەسەرێکی مۆندیالە گۆڵ تۆمار بکات. ئەمە ڕێکۆردێکی دیکەی تایبەتە بە هالاند. هالاند لە 12 یاری فەرمی لەسەر یەک گۆڵی بۆ هەڵبژاردنی نەرویج تۆمار کردو. واتە دواهەمین 12 یاری فەرمی هەڵبژاردەی نەرویج لەسەر جەم پاڵەوانێتی و پاڵاوتنەکاندا هالاند توانیوێتی لە 12 یاری لەسەر یەکدا گۆڵ تۆمار بکات کە ڕەنگە ئەم ڕێکۆردە هیچ یاریزانێکی دیکە نەتوانێت تۆماری بکات. تایبەت یعنی ڕێکۆردەکانی هالاند زۆر تایبەتە و هەروەها وەکو پێشتیش باسم کرد لە ماوەی 50 ساڵی ڕابردووە تەنها هاریچین توانیوێتی ئەوە بکات کە 2 گۆڵ تۆمار بکات کەویش لە مۆندیالی 2010 لە 2 یاری لەسەرێکە تۆماری کردووە کە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە هیچ یاریزانێکی دیکە لە مۆندیالدا نەیتوانیەوە تۆمار بکات. بەڵام هالاند دەمەی تۆمار کردو ئەو ئەمپاپێ و مەسیش لە مۆندیالەدا چون باس ئەوان یاری دەستپێکیان نییە جیاوازیەکە لەمەیانەیە. جیاوازی ئەمان لە چی و لە چیە؟ جیاوازی ئەمان لە دەستپێکی یارەکانی مۆندیالیانەیە کە توانیویانە هالاند توانێتی لە دەستپێکی یارەکانی لە مۆندیالدا 2 گۆڵ زیاتر لە تۆماری بکات لەوەی کە لە یەکەم بەشدارێتی لە مۆندیالەکاندا و پێشتر شاریچین لە 2010 کردو و لە 50 ساڵی ڕابردووە هیچ یاریزانێکی دیکە ئەمەی نەکردو. ئەمەش کۆمەڵی ڕێکۆردی تایبەت بووم بالاند کە بۆم باسکردن. باش ئێمە ئەمڕۆ یاری هەڵبژاردەیەکمان هەیە ناوی هەڵبژاردەی پرتوگالە. یەکێکە لە هەڵبژاردەکانی کیشوەری ئەوروپا کە تقریبا ساڵانێکی زۆرە لە تۆپی پێیان ڕکابەریەکە. بەڵام پرتوگال لە مێژووی بەشداریکردن و لە مێژووی وڵاتەکەیە ئەگەر ڕازگۆ بم لەگەڵتان خاوەنی ئەو مێژوویە کە کریستیانۆ ڕۆناڵدۆ لەگەڵ یا دروستی کردووە. من ناڵێم کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆی دروست کردووە، ئەڵێم کریستیانۆ ڕۆناڵدۆ لەگەڵ یا دروستی کردووە.
یعنی گەورەترین ڕیکۆردی هەڵبژاردەی پرتوگال گەشتمەوە بە چوارگۆشەی زەرین بەڵام لەگەڵ هاتنی ڕۆناڵدۆیە پرتوگال یاری کۆتایی یۆرۆی کردووە پرتوگال یۆرۆی بردوۆتەوە پرتوگال نیشن لیگی بردوۆتەوە پرتوگال جارێکتر گەشتوۆ چوارگۆشەی زێڕین و ئەگەر بێت و پرتوگال ئەم پرتوگالە بێتە پاڵەوانی جیان مۆندیال ڕۆبە یعنی ئەمە ئەبێتە ئیتر هەموو شتێکی وڵاتە چونکە تۆ هاتووی مێژووی تەواوی وڵاتێکە گۆڕی جیاوازە لەر هەڵبژاردەیەکی دیکە وەکو چۆن سەر بۆبی چارتن ساڵی 1966 مێژووی ئینگلتەرای گۆڕیەوە دامەزرێنەری تۆپی پێی گۆڕیەوە وەکو چۆن پێلێ مێژووی بەرازیلی گۆڕیەوە باشە یعنی ئێمە کۆمەڵێک ناومان هەیە مێژوەکانیان گۆڕ وەکو چۆن ماریۆ کیمبێس سەرەتا مێژووی ئەرجەنتینی گۆڕیەوە دواتر مارادۆنا پەری یا و دواتر مێسی جوانتری کرد مێژووی ئەرجەنتینی جوانتر کرد وەکو چۆن زینەدین زیدان و جیلەی فەڕەنسا مێژووی فەڕەنسایان گۆڕی مێژوەکەی پلاتینیشیان سڕیەوانە چونکە ئەم دۆخە بەو دۆخاڕە بەرحاڵ بابزانین پرتوگال باشترین ئەنجامەکانی چین لە مۆندیالە وام هەموو پەستانی لەسەر دروست کراوە لەوەی کەم مۆندیالە بێتە پاڵەوان چونکە با پێتان بڵێم ئەوەی کە لە سەرەتای سەدەی 21ەوە سێری یاری کرد بێ ئەزانێ پێگاتەی پرتوگال لە ساڵی 2000ەوە باشترین پێگاتە بوو لە ساڵی 2000ەوە لە نونو گۆمێنژ و لە فیگۆ و لە ڕۆی کۆشتا و لە یعنی ڤیکتۆر بایا و کۆمەڵە یاریزانی زۆر زۆر مێژووی فەرناندۆ کۆتۆ لە پرتوگال یاریان کردو پرتوگال لە سەرەتای ساڵی 2000ەکانەوەی یەکێکە لە هەر هەڵبژاردە بەهێزەکە باشترین ئەنجامی هەڵبژاردەی پرتوگال لە مێژووی مۆندیالەکاندا دەگەڕێتەوە بۆ پلەی سێم لە مۆندیالی ساڵی 1966 کە ئەمە یەکەم بەشداری بوو بە سەرکردایەتی ئۆزیبیۆی کە دەبینن لەوێنەکەی ئەو کەسەیە کە تۆپەکەی لەبەر قازدایە کە زۆر کەس هەتا هاتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ تەنانەت بە دروستبوونی فیگۆش و بە دروستبوونی یاریزانەکانی دیکەش هەر ئۆزیبیۆیان وەکو ئەستێرەی گەورەی پرتوگال سیر دەکرد وەکو کەسی یەکەمی پرتوگال سیر دەکرد تا ئەو کاتەی تر کریستیانۆ ڕۆناڵدۆ و ڕێکۆردەکانی کرد بە ناوی خۆی و ئیزیبیۆی لە لووتکەی سەروەرەکەی نایە خوارەوانێ وەکو چۆنەوەی ئێسەش لە ئەرژەنتیندا پێشتر ئێمە لە ئەرژەنتیندا یەک ناو هەبووە کە وەکو گەورە و هێز و دەسەڵاتی هەموو ئەرژەنتین ناوێنراوە ئەویش دیۆ گۆرماندۆ مارادۆنا بووە بەڵام پاش مۆندیالی 22 قەتەر و ئەو ڕیکۆردۆ و باڵۆندارێک کە بەدەستێنە ئێستا لای خودی زۆرینەی ئەرژەنتینیەکانیش مارادۆنا لەو شکۆیە هێنراوەتە خوارەوانێ ئێستا مێسی سەروەر و سەرداری وڵاتی ئەرژەنتینی گرتووەتە دەست لە مۆندیالی 1966 ئینگلتەرا یاخود پرتوگال لە بەرامبەر ئینگلتەرا میوانداری پاڵەوانەتی مۆندیال شکستی خوارد و بەڵام لە یاری سێمی چوارەمیە لە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەم توانی پرتوگال پلەی سێمی مۆندیالەکە بۆ خۆی دەستەبەر بکە کە ئەمە باشترین ئەنجامی هەڵبژاردەی پرتوگال بۆ گرافیکی دواترە لەسەر پرتوگال گەرە بێت تەوانەمەش پێگاتەیەکی دیکەی پرتوگال وەکو بۆم باسکردن ئەمە پێگاتەی دواتریش ئەمە دوای هاتنی کریستیانۆ ڕۆناڵدۆیە کە پێشتر وەکو پێمونتن پرتوگال پێگاتەیەکی زۆر زۆر بەهێزیە بوو بە سەرکردایەتی نونو گۆمێش وەروە ڕۆی کۆشتا و فەرناندۆ کۆتۆ و ڤیکتۆر بایا عنی کۆمەڵێک یاریزانی زۆر زۆر لەم هەڵبژاردەیە بوونیە بوو کە ئەمەش جیلی دواترێکە ڕۆناڵدۆیان تێکەڵ بۆ پاولیتا و مانیش و دیکۆ و یعنی بۆ سینگوا و کارڤالۆ کۆمەڵە یاریزانی زۆر زۆر ناوەزە لە هەڵبژاردەیان بەڵام باشترین ئەنجامی ئەم جیلەش چی بوو ئەم جیلەی کێسە لەوێنەکەدایە پلەی چوارەم بوو لە مۆندیالی ساڵی 2006 بەدەستیانێنا لەگەڵ پلەی دووەمی لە یۆرۆی 2004 کە لە نێو خاکی خۆیان نابەڕێوە چوو و بە ڕانەراتی سکۆلاری و دوو دەستکەوتەیان تۆمار کرد کە لەم مۆندیالەیە لە نیوەی کۆتایی بە هەڵبژە بەرامبەر هەڵبژاردەی فەڕەنسا شکستیان خوارد و لە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەمیش بەرامبەر بە هەڵبژاردەی ئەڵمانیا بە هەمان شێوە پرتوگال لەو مۆندیالەدا شکستی خوارد کە وەکو پێم وتن پرتوگال ساڵی 1966 دوایەوە تا ساڵی 2006 کە 40 ساڵەکە ئەنجە جارێکتر گەشتەوە چوارگۆشەی زێڕین و هەمیشەش پرتوگال لە هەموو ئەو مۆندیالانەی کە بەشداری کردو لە کۆی گشتی تۆپی پێەیە بەردەوام کۆڵبژاردەیەکی ڕکابەر ناوی هێنداوە تەنانەت شۆکی گەورە مۆندیالی 2002 کە پرتوگال سەرکەوت هەمووان چاوەڕێ ئەنجامێکی زۆر زۆر گەورە بوون لە هەڵبژاردەی پرتوگال بەڵام پرتوگال لە قۆناغی کۆمەڵەکان ئاماڵاوایی کرد کە ئەمە ئەنجامێکی چاڕوانەکرا بوو بەڵام دواتر هاتەوانێ لە ساڵی 2006 گەشتە قۆناغی چوارگۆشەی زەرین و لە ساڵەکانی دواترا بە دواوانێ پرتوگال ئەنجامی خراپی تۆمار کردو لە دەرکردنی قۆناغی کۆمەڵەکان لە قۆناغی 8 لە قۆناغی 16 واتە ئەنجامەکانی وەکو پێویست نەبوون کە دوامین دەرکردنیشیان لە قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالی ڕابردوو لە سەردەستی هەڵبژاردەی مەغریب بە گۆڵێکی بێوەڵام
کراونەتە دەرەوە کەواتە ئێمە ئەگەر حسێ بکەین وەکو وەڵسەنگاندنێک بۆ خودی پرتوگال پێگاتەی بەهێزە بەهێزنی یاریزانی باشی پێی هەمیشە وابووە هەمیشە پرتوگال پێگاتەیشی بەهێزیە بووە ئەوەی کە وەکو پێم وتن لە سەرەتای سەدەی 21ەوە سیری یاری کرد بێ ئەتوانێت بچێت سیری ئەو پێگاتەیە بکاتەوە کە ساڵی 2002 بەشداریان لە مۆندیالدا کرد ئەو یاریزانانەی کە ئەو کات یاریانە کرد لە چه کواڵەتی و لە چه ئاستێکدا بوون بەڵام پرتوگال چ ئەنجامی چێنە باڵێ ئێستا ژێمە لە پرتوگال کۆمەڵی یاریزانی زۆر باشمانەیە و کۆمەڵی هەمیشەش پرتوگال لە مۆندیالەکان یاریزانی ناوازەی پێ بووە بەڵام ئەم هەڵبژاردە لە مۆندیالدا نەیتوانیوە ئامانج پێچێ سەرڕای هەموو ئەو ئەستێرەی بەم هەڵبژاردەیە هاتوون و ڕۆشتون ئەوە باشترین ئەنجامەکانی پرتوگال بووە کە من بۆم باس کردوون ئەمڕۆژ دوم یاری خوان ئەنجام بدەن یەکەم یاری بەرامبەر بە کۆنگۆی دموکرات بە گۆڵێک یەکسان بوون ئەمڕۆژ ڕوبەڕووی ئۆزباکستان دەبنەوانێت کە حیچ دەرفەتێک لە بەردەم پرتوگالدا نەماوە جگە لە سەرکەوتن واتە تەنها سەرکەوتن دەبێتە فڕیاد ڕەسی پرتوگال لە مۆندیال ئێمە چیمان هەیە ئێمە بازرگانیەکی گەورەی فیفامان هەیە فیفا لە مۆندیالە بازرگانێتیکی گەورە بە مۆندیالەوەکە لە ماوەی ڕابردوو هاوڕێیانم لە هەواڵ راپۆرتێکیان بۆ ئامادەکردن لەسەر ئەو داهاتانەی لە پەخشی یاریەکانەوە دەستەکەوێت ئەمە جگە لەوەی کە فیفا کۆمەڵی ڕێکلام و کۆمەڵی بابەتی تایبەتی دانەوە لە نێو مۆندیالدا ڕێکلامی بۆ دەکا بە بڕەپارێکی دیاریکراوە بەس ئێستا عکسێکمان هەیە کەسێکمان هەیە بە پێچەوانەوە پارەشی نەیەوە بە فیفا بەڵام مارکێتینێک و ڕێکلامێکی گەورەی بۆ خۆی کردۆ لێ بەوەنەی یاریەکانی مۆندیالەوە کەواتە ئەم جارەیان گۆڵی دقینەوە 5 لە فیفا کرا چییە بابەتەکەمان با بچینە لای کۆمپانیای لێڤایس و گۆڵکردن لە فیفا طبعا ئەم وێنەیە کە جوان لەبەر چاوتانەیە ئەمە وێنەی ئەو کۆمپانیایە کە فیفا لۆگۆکەی شاردوێتەوە چییە؟ فیفا لۆگۆی هەر کۆمپانیایەک دەشارێتەوە کە سپۆنسەری نەبێت لە یاریەکانی مۆندیالە ئەم لۆگۆیە هەر لە نێو ئەو یاریگایەدا وجودیە بوونیە بەڵام سەرڕای ئەوە ئەبێت ئەم کۆمپانیایە سەرڕاوی ناوی یاریگا و شتێکی تەرتیب کردو بۆ خۆی ئەبێت بچێت ڕێکەوتن لەگەڵ فیفا بکە لەوەی ئەم ناوی لە ناوی مۆندیالە کەێنرێتەوە پارە بداتەوە بە فیفا ئەگەر پارەی نەیە فیفا ناو لۆگۆکە سڕێتەوە چونکە لە کاتی بەڕێوەچوونی مۆندیالە حەقی فەرمی و حەقی خاوەندارەتی ئەلەم یاریگانەیە دەگەڕێتەوە بۆ فیفا وابتە فیفا باڵادەستیەکەمە سەرڕاوی تۆ عەقد و لەگەڵ هەموو شتێک و لەگەڵ هەر شوێنێکا بێ یاریگانی ڤاینس بە هەمان ناو خاوەنداری دەکرێت لەلایەن کۆمپانیای جلوبەرگانێ کە ئەم یاریگایە و هەمان کاتە پەرستەیەکی جلوبەرگە کۆمپانیاکە گرێبەستی سپۆنسەری نییە لەگەڵ فیفایە بۆیە فیفا سەرڕاوی یاریگاکە یاری تێدا کردووە بەڵام یاریگایی لە حکوومەتی ئەمریکا وەرگرتووە هاتووە یاریگاکەی داپۆشیوە یاریگاکەی داپۆشیوە و لۆگۆ و ناوەکەی لابردووە علاساس بۆچی بۆی ڕیکلام نەکرێ بۆ ئەم کۆمپانیا ئەی چی ڕوویداوە وەرن سەیری کەمزان عکسەکەی چیە ڕوویداوە و ئەم کۆمپانیایە چەند ئیسفادەی لەم پەردەیە کردووە و بووە بە چ ڕیکلامێکی گەورە بۆ فیفا لیڤایس ڤیدۆی ئەو داپۆشینەیان گرتو و لە پێیجی خۆیان پۆستیان کردووە ڕێک چون ڤیدۆی داپۆشینەکەیان کردووە وتیانە وەرن ئەوە فیفا لۆگۆی کۆمپانیاکەی ئێمەی لە یاخود کۆ لۆگۆی ناوەکەی ئێمەی لە نێو یاریگاکەدا داپۆشیوە و لە ژێریشیانە نووسیوە لەسەریانە نووسیوە نووسیوانە خەڵک خۆی دەزانێت ئەمە کوێیە خەڵک خۆی دەزانێت ئەمە کوێیە یعنی ئەوەی تر براندەکە ناسێنراوە ئەوەی تر بڵاو بۆتەوە بە جیانە ئەوەی تر ڕیکلامی بۆ کراوە و تەنانەت دەوترێت لە پۆستێکی ئینستاگرام کە پۆستیان کردوم ڤیدۆشتانیان بڵاو کردوتانێ ڕێژەی بینەر گەیشتۆتە 2.5 میلیۆن 2.5 میلیۆن بینەر لە کاتێکدا ئەم کۆمپانیا پێشتر هیچ لە ڤیدۆکانی ئەو بینەرە زۆرەی نەبووە و ئەو کاردانەوە ئەو ناوبانگەنەوە ئەو ڕێژە لایکەی نەبووە بەڵام بەهۆی ئەم ڕەفتاری فیفا و دینا ئەگەر ڕێکلامەکەی بۆ بکردا فیفا بڕوا بکە و نەکاردانەوەی نابوو لە ناو خەڵک بەڵام سێریکە عکسەکەی هاتووە ئیسفادەی لێ کردووە و توانیوێتی ئەم بابەتە بێتە ڕیکلامێکی گەورە بووی ئەمەژێشەکە لە بابەتە سەرنجڕای کێشەکانی مۆندیال بابەتێکی زۆر گرنگ هەیە کە دوێنێ وروژە
بە دەرە لە مۆندیالی و بۆشم نەخسوونەتە نێو مێرکاتۆوانێ بابەتێکی زۆر گرنگ و سەرنجڕاکێشەکەویش چی بوو لێ دوانەکەی ژولیان ئەلڤارێز بوو کە لە پاش یارەکەی ئەرجنتین بەرامبەر بە نەمسادای دەچمە سەر ژولیان ئەلڤارێز بابەتی کۆمپانیای لیڤایسیش بە کۆتا دێنم دوێنێ ئێمە پاش کۆتایەتنی یاری نێوان نەمسا و ئەرجنتین ژولیان ئەلڤارێز لە لێدوانێکیدا وتی چی لە لێدوانێکیدا ڕایگەیان وتی من دەمەوێت خەونەکەم بەدی بێنم و بە بەرپرسانی ئەتلێتیکۆ مەدریدم ڕاگەیانوە لەوەی کە دەمەوێت ڕیزەکانی یانەکە جێبێڵم کە ئەمە لێدوانێکی تایبەتی ئەلڤارێز بوو و هەروە بە ئاشکراوتی یانی بەرشۆنش زۆر دەمێکە چاوەڕێ ماکە کاردانەوەکان چین کاردانەوەکان لەسەر ئەمی ئەلڤارێز چین پێش هەموو شتێک منەوەتان پێڵم ژولیان ئەلڤارێز گرێبەستی تاوەکو هاوینی 2030 لەگەڵ ئەتلێتیکۆ مەدریدیە پاژەوەی لە مانچستەر سیتی و پەیوەندی بە ئەتلێتیکۆ مەدرید کردووە ئەلڤارێز جارێکی دیکە گرێبەسەکەی تازە کردووە و موچەشی بۆ زیاد کراوە واتە تاوەکو هاوینی 2030 ژولیان ئەلڤارێز گرێبەستی لەگەڵ ئەتلێتیکۆ مەدریدیە ئەم گرێبەسبوونە چی لیەکەم گرێبەسبوونە پێمان دەڵێ ئەلڤارێز بە هیچ جۆرێک بۆی نییە لادان لە ئەتلێتیکۆ مەدرید کە هەتا و کاتێ ڕەزامەندی یانەکەی لەسەری نەبێت و خۆشی داوای لە بەرپرسانی ئەتلێتیکۆ مەدرید کردووە قسەی پێوتون بەڵام وەکو لادان وەکو ڕێکار بە هیچ جۆرێک نا هیچ دەسەڵاتێکی نییە پابندە بە گرێبەسێک و تا 2030 و داهاتوو یاریزانش لە دەستی ئەتلێتیکۆ مەدریددا نەوەک خۆی یان ئەتلێتیکۆ مەدرید دوایم لێدوانەی ئەلڤارێز تامان پیرۆزباییان لە ئەرجنتین کرد بەڵام ڕسمی ئەلڤارێزیان لە پیرۆزبایەکە دانەنا و هەروەها بە فەرمی ڕایانگەیان کە 500 ملیۆن یۆرۆ مەرجەڵۆشانەوەی گرێبەستی ئەلڤارێزە هەچیانێک دێت ئەلڤارێز بەدەست بێنێ توانێت بێ 500 ملیۆنەکەمان پێشکەشکاو بیبە ئەمە خاڵێک خاڵی دووەم بڕیاریان داوە سکاڵا لەسەر یانی بەرشۆنە تۆمار بکەن چونکە بەرشەلۆنە ئەم یاخیبوونی لە ئەلڤارێز داوا کردووە بەرشەلۆنە پەیوەندی بە ئەلڤارێز و بریکارەکەیەوە کردووە و لە ژێرەوە هەوڵیدا ئەمە قسەی ئەتلێتیکۆ مەدریدە قسەی من نییە بەپێی داریۆ ئاسکە بڵاوی کردووە تاوانێڵە چی ئەڵێ بەرشەلۆنە ئەوە کاک دیارەڵێ ئێستا ڤیو ئەو بابەتی کۆمپانیای لیڤایسی کە بۆم باس کردوون ئەڵێ بووە بە 87 ملیۆن ڤیو یعنی ئەو 2 ملیۆنیۆی کە من باسم کرد بووە بە 87 ملیۆن ڤیو سەری ئەو کۆمپانیات چ گۆڵێکی لە فیفاگرۆ چ ڕیکلامێکی گەورەی بۆ خۆی کرۆ دەستی خۆش بێ کاکە دیارجان بابەتەکە ئەلڤارێز وەکو پێم وتم ئەتلێتیکۆ مەدرید سکاڵای لەسەر ئەڵێ سکاڵا لەسەر بەرشۆنە تۆمارەکەم چونکە ئەو لە ژێرەوە ئەم یاریزانم گرێبەست بە گرێبەستێکەوە پێوەم بابندە تا 2030 من مەرجێڵۆشانەوەی گرێبەستم بۆ دانەوە تۆ ئەتوانیت بێ ئەگەر هەر یاریزانەکە دەوێت وەرە پارەی ئەڵۆشانەوەی گرێبەستەکەم بەرێ 500 ملیۆن خەرە سەر حساب بانکەکەم و کۆی کە پاریس سەن ژەرمان کردی لەگەڵ تۆیە بۆ هێنانی نیمار پاریس سەن ژەرمان هیچ گفتوگۆیەکی لەگەڵ بەرشۆنە نەکرد هاو 222 ملیۆن یۆرۆی خستە سەر حساب بانکی بەرشۆنە و نیماری بەدەستێنە تۆژە چی لە ژێرەوە خەریکی بەدەستێنانی یاریزانێبی فەرموو داواکارەکەت ئەتلێتیکۆ مەدرید جێبەجێ چونکە حەقی یاسایی لە ئەتلێتیکۆ مەدریدە بینی ئەلڤارێز چۆن ڕێکەوە لەگەڵ ئەتلێتیکۆ مەدریددا ئەمە بابەتێکی ترە بۆیە داوا یاسایەکەی ئەتلێتیکۆ مەدرید ئەڵێ لەسەر بەرشەلۆنەی تۆمارەکەم لەبەرەوەی لە ژێر بەژێر لە کاتێکام یاریزانم گرێبەستی لەگەڵ مندایە چووە لەگەڵ یاریزانەکە گفتوگۆی کردو تاوەکو ئەم داواکاریە پێشکەش بکە لێرە بابەتەکە بەکوێگە زۆر بە کورتی و بە پوختی تێتانگەن ئەلڤارێز بەمەرجێک دەڕوا لە ئەتلێتیکۆ مەدرید کە تەنها یانێ ئەتلێتیکۆ مەدرید ڕازی بێ بە هیچ جۆرێکتر بە پێچەوانەوە ناتوانێت بڕوا ئەگەر بڕوا چیێرە ئەگەر بڕوابێ هەر یانێکە گرێبەست دەوێت لەگەڵ ئەلڤارێزا بکات بە 500 ملیۆن یۆرۆ بەکەمتر لەو پارەیە چۆنە ئیلا ئەبێ ئەو یانەیە بێت خۆی ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ یانێ ئەتلێتیکۆ مەدریددا بکات پێ گرێبەستێکی پێشکەشکە ئەتلێتیکۆ مەدرید لەگەڵ یاڕێکێ ئەتلێتیکۆ مەدرید ئەو نرخەی بۆ دابەزێنێ ئەنجا توانێت ئەلڤارێز ئەتلێتیکۆ مەدرید بەجێ بڵێ بە پێچەوانەوە بە هیچ جۆرێک ناتوانێت بە بێگەڕانەوە بۆیانەکەی بەجێ بێڵێت ئەی سیناریۆی ئەمەمان چییە هەنێ جار یاریزان دەتوانێت پەستانێ لەسەر یانەکەی دروستکە یاخود بۆ نمونە لێرەدا یەکشت زۆر گرنگە ڕۆڵی دیۆگۆ سیمیۆنی کاونیشتیمانی ئەلڤارێزە ئەتوانێت ڕۆڵێکی ئەرێنی لە نێوان یانەکە و ئەلڤارێزا بگێڕێ بۆ نمونە داواکەی ئەلڤارێز ببێ بە یعنی بۆ نمونە بە کەسێکە ناوژیکەری ناوەنەی ئاشتی خوازی ناوەنەی چێکی ناوەنەی من بڕوام وایە دیۆگۆ سیمیۆنی ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لەوەی کە داواکەی ئەلڤارێز جوان بە پرسانی ئەتلێتیکۆ مەدرید بگەێنێ و ڕێکەوتنێکیان لەگەڵا بکات لەوەی ئەوەی کە ئەم نرخی هەڵۆشانەوەی گرێبەستەکە بێن پارەیەکی خواردتر
بۆ لەبەری مادام یاریزانەکە ڕزوو دەکا بڕۆ ئەوان بەم پارێ بچن گرێبەستی نوێ بکەن و خواستی یاریزانەکەش بەدی بێن بەرامبەرەوە 2 ساڵی کە ئەلڤارێز لە ئەتلێتیکۆ مەدریددا پێشکەشی کردووە کە هیچ درێخیشی نەکردووە. یعنی من بڕوام وایە سیمیۆنی ڕۆڵێکی یەکلاکەرەوە دەجێڕێت لەوەی کە نێوەنگیریی باشکە لەوەی ئەتلێتیکۆ مەدرید لەو سعرە بێتە خوارەوە چونکە دڵنیابن لەوەی بەرشەلۆنە ناتوانێت بەو سعرە بیگوازێتەوە و یەکەم یانە و تایبەتمەندترین یانش کە گرنگی بە گواستنەوەی ئەلڤارێزە یانەی بەرشەلۆنەیە ئەتر ئەمەش نەگاتەوەی کە دوایی ئەتلێتیکۆ مەدرید نرخەکەی کرد بە 200 میلیۆن بەرشۆنە هەرنێتەوە پێشۆلی و ئەو خیانەتە لە ئەلڤارێز بکرێت چونکە ئەمەشمان هەیە لە تۆپی پێ بۆیە ئێستا ئەلڤارێز یعنی گرێوێکی گەوری بە داهاتووی وەرزشی خۆیەوە کردو بەم لێدوانەی کەیای و یعنی مەترسیی زۆری لەسەر داهاتووی خۆی دروست کردو لەوەی کە خەونەکەی بەدیدێت یاخود دەڕات چونکە لەم کاتەیە بەدەمەوە هاتنی بەرشەلۆنەش بۆ کەیسەکە گرنگە ئێستا هەلڤارێز هەنگاوی یەکەمی نماناوە زۆر بە سەرکەوتوی و هەنگاوی دوم دەکەوێتەوە سەر هاتنە پێشەوەکەی بەرشەلۆنە و دواتر بڕوامایەتە داخولکردنی سیمیۆنی لەوەی ئەم کەسیەک لابێتەوە بەڵام بە پێچەوانەوە بەیت جۆرێک ئەم کەیسە بە پێ ڕەزامەندی ئەتلێتیکۆ مەدرید و بەبێ هاتنە خوارەوەی سەقفی داواکاری ئەتلێتیکۆ مەدرید بە هیچ شێوەیەک ئەلڤارێز ناتوانێت لە بەرشەلۆنە بڕە. بەشی کۆتایی دەچمە سەر خاڵەکانی مەرکاتۆ و باسی مەرکاتۆی گرنگین دەنگۆکانی مەرکاتۆ دەکەم. تاوانەوە ئەوە سەرقاڵی میسی بوون ئەوەی مێسیمان کردو لە مەرکاتۆکە هەر ڕسمی میسیماندانا و لەسەر مەرکاتۆکەش نووسیوانە گۆڵەکانی مێسی بەڵام بابەتەکەمان مەرکاتۆی باش غەڵەت نییە هیچ عیبێکی نییە ئەوە بەستەن هاوەیە بینەکەی دەستکاری نەکراوە بابەتەکەم مەرکاتۆیە. چێلسی گفتوگۆی لەگەڵ ماینیانی گۆڵپارێزی میلان چڕ کردێتەوە کە لەم مۆندیالەشە سەرکردایەتی هەڵبژاردەی فەڕەنسا دەکات. فولهام لە دیاریکردنی ئەلڤارۆ ئەربیلۆ ڕانەری پێشووی ڕیال مەدرید وەکو ڕاهێنەر بۆ شوێنی سیلڤا کە بۆ بە ڕانەری بەنفیکا نزیک دەبێتەوە. مانچستەر یونایتد ئامادەیە ئۆگارتی یاریزانی ناوەندی بەرامبەر بە 50 میلیۆن پاوند بفرۆشێ بەڵام بەخوا گەداوای 50 میلیۆنی بکە ئۆگارتیە بێ هەر موچەکەی لە مانچستەر یونایتد داوەربێت چونکە هیچ جانێک ئامادە نییە 50 میلیۆن بە ئۆگارتی بە. بایرن و تۆتنهام هەردوویانەکە چاودێری بریمەر بەرگریکاری بەرازیلی یانە ڤانتۆسی ئیتالی دەکەن و دەیانەوێت لە مەرکاتۆیە بیگوازنەوە ڕیزەکانیان. یانەی چێلسی هەوڵی گواستنەوەی ماکسین لاکرۆکسی بەرگریکاری فەڕەنسی یانەی کریستال پاڵازەدا ئێستا ئاوا و ناوە بچێتە لای زۆر کەس لەوە ناچێت بزانێت چیە. چێلسی هەوڵی گواستنەوەی ماکسین لاکرۆسی فەڕەنسی بەرگریکاری یانەی کریستال پاڵازەیە کە دەوێت بیگوازێتەوە ڕیزەکانی. و بابەتێکی دیکەمان هەیە یەکێک لە ئەستێرە لاوە دەرکەوتوەکانی پرێمەر لیگ کە مۆرگان ڕۆجەرسە کە تاوەکو ئێستا لە مۆندیالدا درەوشانەوەی دەرنەکەوتووە. مۆرگان ڕۆجەرس کە لە ڕیزەکانی ئەستۆن ڤیلا یاریەکە و دەیەوێت لەم هاوینەدا ڕیزەکانی ئەستۆن ڤیلا جێبێڵێت پەیوەندی بەیانێکی دیکۆ بکە گەرچی مۆرزەژ ئەستۆن ڤیلا لە چامپیۆنز لیگا بەشدارێکە. من پێم وایە بەردەوامی مۆرگان ڕۆجەرس لە ئەستۆن ڤیلایە زیانی پێناگەێنێ بە تایبەتی ئەگەریانەکە بتوانێت لە پاڵپشت بە پارێزگاری لەم یاریزانە بکە کە ئێستا هەیەی و بتوانێت گرێبەستی نوێشی بۆ ئەنجامدا بۆی بەشداری ڕکابەرەکان بکەن. مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لێرەدا بە کۆتا دێت. ئەم شەو گفتوگۆی دەرو یاریگات تایبەت بارەکانی مۆندیال لە کاژمێر یەک پێشکەش دەکرێت پاش کۆتایەتنی یارینەوان ئینگلتەرا و غانا و جێڕانەوەی ڕووداوەکانی یارینەوان پۆرتوگال و ئۆزباکستان تاسپەی کاژمێر 4 پێتانە گەمەوانێ شاد و کامەران من خواتان